23 ساڵە ئەم پیاوە بە هەمان ڕۆحیەت و دڵسۆزبوونەوە بەیانیان لە ماڵەکەی دەردەکەوێت بۆ ئەو پیشەی عشقێتی. هەر بستە شەقامێکی ناو ئەم شارە ئاشنایەتی لەگەڵ ئەم مرۆڤە دڵسۆزە هەیە. ئەمە ئەرکی یەکەمیەتی وەستان لەم فلکەیە لە سەرمای زستان و گڕ و تینی خۆری هاوین لێرە دەوەستێت بۆ سەلامەتی شوفێران و ئۆتۆمبیلەکانیان و بۆ سەروەری یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ. هەموو شوفێرەکان ئاشنای ڕێزلێنان و زمانی شیرینی ئەم پیاوەن کاتێک ڕێنماییان دەکات. لەبەرەوەی تابلوەکەی ئێستا لە دواوە دیار نییە هەر سەرپێچێکی بکەیت هەر سەرپێچێکی بکەیت تابلوەکە دوا لە بۆی سنووردا هەر لایەوە. ڕێپێدرا و کاکدلێر تابڵی کارمەندێکی دڵسۆزە من زیاتر لە ماوەی 6 ساڵەوە دەیناسم هەتا برەی کارەکەی خۆی خۆش دەوێت هەتا برەی گوێڕایە لە تا ئێستا هیچ کێشێکی نەبوو ئێمە نە بۆ سەری خۆی نە لەگەر هاوڵاتیان دروست نەکردووە. ڕۆژانە لە شەقامەکاندا ئەرچی خۆی زۆر بە جوانی دەبینی و هەر لە شەقامێک زانجاری ئەمێکە بی فەوری بەنیدا بێعاد دەگات ئەو شوێنە و پاشان لە سەری خۆ ئاگادار دەکرێتەوە لە شوێنێک بۆ شوێنێکی ترەوە ئەرچی ڕۆژانە خۆ دەبینی وەکو خۆم کارمەندێکی پۆلیسیات زۆر سوپاس دەستخۆشی ڕێپێدرا و درێ دەکەم. من وەکو کارمەندێکی هاتوچۆی شاری هەولێری خۆشەویست زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کارمەندێکی ماندوونە ناسمان هەیە بە ناوی دلێر سابر ساوەڕ یەکێکە لە هەرێ کارمەندە بەتوانەکانی شارەکەمان لە تەمەنی ژیانی خۆیدا 23 ساڵە تەمەن خزمەتی شاری هەولێر دەکاتن. ئەمەش ئەرکی دووەمی ڕۆژانەیەتی بەنێو شەقامەکاندا دەگەڕێت بۆ ئەوەی کەس سەرپێچی یاسا و ڕێنماییەکان نەکات بۆ ئەوەی پیادە و دوکاندار و شەقامەکانیش هێمن و ئارام بن. خاوەی نیسان تۆزە پەلێ بکە کاکە شەقامەکە قەرەبارەکە دو سایت مەوەستا. 23 ساڵ پێش ئێستا دڵم بۆ شتێک چوو کە خزمەت گوزاری بێتن یان شتێکی مەیدانی بێتن بەڵێ پەیوەندیم بە وەزارەتی پێشمەرگەوە کرد بە مەبەستی دامەزراندن
بەڵام لە وەزارت پێشمەرگە داوای لێ کردم کە چەکێک ئی خۆم بێت ئەو کاتە بە پێشمەرگەدا دەمەزرێم. منیش باری دیاراییم باش نەبوو بۆیە گەڕامەوە. پاش چەند مانگێک وا بڵاو بووە کە دامەزراندن هێرە بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر پاش دەرچوونی فەرمانی کارژێڕیم تاوەکو ئێستا بۆ ماوەی 23 ساڵە لە نێو شەقام و چوارەیانەکان ئەرک دەبینم بەبێ بوونی هیچ کەلێنێک یان ساردیەک لارچی ڕۆژانە. وەک خۆی دەڵێت ئەمیش خۆی زۆر ناڕەحەت دەبێت کاتێک پسوولەی سزا بۆ سەرپێچی کاران دەنووسێت، بەڵام دەبێت یاسا هەر سەروەر بێت. هەر قەرەبارەکەی کەبیتن لە شوێنانە ئاگدار دەکرێمەوە پەیوەندی بە شوێنە بکەم. ئەگەر ئاسایی بێت و قەرەبارەکەی نەبێتن دەست بە دانانی مەفرەزەی ڕۆژانەمان ئەکەین لە شەقامەکان. متابعی و سەرپێچکاران دەکەین کە کەموکوڕیان هەیە برا شوفێرەکان. ئێمە کاردانەوەی باشمان لەگەڵیان دەبێتن پوسولی ئاگدارکردنەوەیان لۆ دەکەین، بەڵام بە شێوازێکی مەدەنیانە و ڕێکوپێک کە شوفێرش برای ئێمەیە کەسی ئێمەیە و خەرشی ئەو شارەمانە، بۆیە کاردانەوەی خرامان بە هیچ شێوەیەکی بەرامبەریان نییە. کاتێش پسولێکی بۆ دەکەین ئاگداری دەکەینەوە ئەم کارە دووبارە نەبێتەوە. هەموو شتێک سزادان نییە. هەدەفمان خزمەتکردنە، هەدەفمان گەیاندنی پەیامێکە بۆ سەلامەتی هاوڵاتیان. على حركة كاسي حاول يستدقى كورد الإمكان خاني ما زي تاكسي حركة كاسي تمشي خاني إنسان تاكسي شاستي يكسر لە هەر شوێنێکیش قەرەباڵغی و تێکهەڵکێشبوونی ئۆتۆمبیلەکان ڕووبدات لە شەقام زوو دەگاتە هاوکارانی و لە پێناو یارمەتیدانی شوفێران و زوو دەربەزبوونیان زۆر چاڵاکانە و زیرەکانە بەکاری خۆی هەڵدەستێت. ما بين سيارة لبو سيارة دبي مسافة الأمان بيتن مسافة الأمان أو سيارية كم لو أنا اشتق بيته بيشي لو أنا عطل بيتن لو أنا هولاتك ببرتوا بوي كاتك بوستيتنا جراند كات سيارة دوم إدواوا دبيتن أغدادي خوي بيتن أو مسافة الأمان هبيتن ردا ورنادا. بەنسبەت ئەچی ڕۆژانەمان کێشەمان دێتە بەردەم، کێشەی هەڕەشەمان لەسەرە، گازاندی خەرچیمان لەسەرە، خەرج لەوانەیە بەرامبەرمان ڕەدفعلی هەبێتن، بەڵام ئێمە بە هیچ شێوەیەکی کاردانی خراپمان بەرامبەری نابێت لەبەرەوەی پێنووسمان هەیە. ئەو پێنووسە ئەگەر بمانێ حەق خۆمان نەسوتێنین پێنووس بەکاردێنین. پشتگیری بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر ئەوانە بەردەوام پشتگیریمان دەکەن و هەروەها خەرق پابند نابێت لەبەرەوەی ئەو کێشان دەزەوێت خەڵک پابند نابێت بە ڕێنماییەکانی هاتوچۆ کاتێک کاردانەوەی خراپی دەبێتن. ئێمە بە هیچ شێوەیەکی کاردان خراپمان بەرامبەریان نییە، چکە ئێمە سزای ئەدەین. کاتی سزای یەکێکی ئەدەیت کابرا لە دری گرانە بێتن، سزای ئێمەش جەریمە نییە برێت جەریمە بێتن، ئیشیمە غەرامەیە. کاتێک ئەو شوفێرە سزا دەدەیت ئێمە مەقسەدمان ئەوەیە کەو کارە دووبارە نەبێتەوە بە خۆداچوونەوە چوو بیتن.
پرۆسیەکانی ژیانی ئێمە ڕۆژانە کە تووشمان دەبیتن لەلایەن زۆر کەسەوە هەڕەشەمان لێ دەکرێتن لەلایەن چەند چینێکی کەم نارێمە زۆرە چینێکی کەم هەیە هەڕەشەمان لێ دەکرێتن لەبەر ئەوەی کاری یاساییمان لەگە ئەنجام داوە ئایا سیارەکەمان عەجز کردووە یا مۆڵەتەکەمان لێوەگرتووە هەروە لە دەربارەی سیارەی ئۆتۆمبیلانەی کە کۆنتڕۆلی خۆی لێ دەست ئێمە ناو شەقام ئەوەستین مەترسیمان لەسەرە ئێمەش مرۆڤی بیرەکەینەوە سیارەك نەشتێتەوە سەر سیارشکە ئەو سارەی تەرەفی دۆم بێتەوە سەرمان یاخود کۆنتڕۆلی لەدەست بداتن هەروەها لە زستان ئەو شەختەیە کە قیرەکە شەختە کاتە ئۆتۆمبیل هەڵقی سکێتن ئەوش مەترسی بۆ ئێمە هەیە گەرمای هاوینیش ئەو هاوینانەی کە 23 ساڵە بەڕێم کردووە بەبێ پچڕان ئارەقەی زۆر دەکەین ئاشنایتمان لەگە پێیا کردیە بەس مرۆڤ هەز بە ناڕەحەتێکی دەکاتن لە گەرمای هاوین ئەو ژینگەی کە لە شەغلە زۆزی سیارەکان دەرەچێتن دێتن بۆ لەوە هەناسەمان یاخود دێتن لە بۆ لوتمان تووشی نەخۆشی پیس ئەبین گەرمای ئەو سیارانە ئەو مەچینەیە ئەو تەبریدێک کە پێ دەکات ئەو شوفێرەکەی سرعەت لە خۆی لە ژۆرێ دەکات جامەکەی دایەخستووە گەرمایەکەی بۆ ئێمە دەبێتن ئەمەش مەترسی هەیە لەسەر کاری ڕۆژانەمان بە تایبەتی بخۆم ئێستا تووشی نەخۆشی سوکەر بوومە نەخۆشی دڵیشم بە هەمان شێوە هەیە کاگلێر وەکو کەسێک کە من بینیمە ڕۆژانە ئەرک و بازباتەکانی زۆر بە ڕێکپێشی ئەنجام دەدا لە زۆر تحت ینی گوێڕایەلی فەرمانەکانی سەرخوێتی هەر فەرمانێکی پێ جێبەجێ دەکەین فەوری جێبەجێ دەکات هەر کەم و کوڕێک هەبی لە هەر شوێنێکە ئەو بەڕێزە پڕی دەکاتەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە لە ئەو بەڕێزەی کاگدلێر لەوەتی ینی ئەمن دەیناسم زۆر ئینسانێکی دەستپاک و چالاکی و کارەکانی زۆر بەباشی و بەڕێکوپێکی دەکاتن و زیاتر ینی ئەمن متابعەم کردیە بە مەدەنیش وەچی دەچمە شارە ئەتبایان ئەوە زۆر ڕێنماییان دەکات ئەگەر پابند نەبوون ئەو وەختە ئاجلایان تەبلیغیان لۆ دەنووسی و دەیانداتێ ئێمە وەکو بەڕێبەرایەتی هەولێر و گشت ئەفسەرەکان بەڕاستی پاڵپشتێکی تاون کارمەندەکانی هاتوچۆمان کردیە و پاڵپشتێکی تاژ لەلایەن بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ بۆ گشت کارمەندان حتمەن ئەوانە کە لە سەرجادە لە شەقامەکان تووشی کێشە و گیرگورت دەبن لە جێبەجێکردنی یاسا بەڵام دایمەن ئێمە وەکو بەڕێوەرایەتی و بەڕێز جەنابی وەزیریش پاڵپشتێکی تەواومان هەیە لۆیان هەر لە بەوەشە کە توانیتمان کە یاسا تقریبا بە تەواوی لە شاری هەولێر جێبەجێ بکرێت و ئێستاش بە چای خۆتان دەبینێت کارمەندانی ئەفسەر لە هەولێر لەو پەڕی باشی و دەتوانین بڵێن ئیش و کارەکانی خۆیان زۆر بە ڕێک و پێچی جێبەجێ دەکەن. ئەمەش ئەرکی بەردەوامی سێمی بەردەوام ئەفسەرەکان پشتی پێوە دەبەستن کاتێک کە مەفرەزەی پشکنینی ناکاودا دەمەزرێنن چونکە دلێر هەردەم پۆلیسێکی بە سەلیقە و وریاوزیرەکە.
ئەم کاتر باشی حواڵ چۆنا منەفی سیارەکەمان نەدێتێ بەڵێجان خۆش بێت سیارەکەت ژمارەی کاتیە پیرۆزت بێت باش ئینشاڵڵا دڵنیابوون با دڵنیابین لە ڕەقەمی لە ژمارەوەی ئۆتۆمۆبیلەکە مۆڵەتەکە لایە کاکبێجان زۆر باشە مۆڵەتەکە شێت تا 2010 باشە پیرۆز بۆ سیارش فەرمی سەرکەوتی ئینشاڵڵا فەرمی برایگەوە سەرەڕای ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە و ئەم هەموو هیلاکی وەستانانەی سەرشەقام کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستی خۆی بەڵام ئەم ئەرک و پیشەکەی خۆی لە هەموو شتێک زیاتر خۆش دەبێت. لە ڕووی ڕێماکانی هاتچۆ قەدەغەیە هیچ فۆن نییە بەی شێوەیەکی نەکرد هیچ فۆن تەلەفۆن یعنی مەمنوعە سزادان هەموو شتێک نییە ئەزمانی ڕێنمایەت بکەین بەزەم کارە دووبارە نەبێتەوە باشە سەرکەوتی ئینشاڵڵا فەرموو ئێمە شۆک و ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ناوشاری ڕۆژهەڵات کە ئەفسەری ئەوین زۆر لێ رازین چونکە زۆر جار مفۆز دلێر جێگای ئەفسەرێکە گرێتەوە بە هەموو سیقەیەکەوەش ئەفسەرەکان مهمەیەکی ئەدەنێ چونکە ئێمە واسقین لێ و تاکیدین کە ئەرکەکانی زۆر بە شێوەیەکی دڵسۆزانە بەرێوە دەبات. من وەکو ڕێپەیدراوێک هاتوچۆ دەستخۆشی لە بەڕێز کاکدێر دەکەم بەهۆی ئەو هەوڵوماندووبوونەیە کە ڕۆژانە ئەرکێکی جوان پێشکەش دەکات بە هاوڵاتیان و خۆشەویست. لە کاتی ئەنجامدانی ئەرچی خۆمان چ لە چوارەیان بیت چ لە مەفرەزە بیت چ لە شەقامەکان بیتن تابای ئەو ساران دەکەین کە ئەو مخالەفانەی ئەو سەرفیسکارانی تێدایە بە تایبەتی جامڕەش بێتابلۆ پەردا ئەو قایشی پشتێنەی سەلامەتی شوفێران بێمۆڵەتی پێچوانەی شەقام بە هیچ شێوەیەکی لێخۆشبوونی نییە پێچوانی شەوچکە دیار دەکات بزەق دیارە ئێمە بەردەوام ئیجرعات دەکەین لەگەڵ سیارانێک کە سەرپێچیکارن پسولی ئاگادارکردنەوەیان دەدەینێ بەڵام جامڕەش بە هیچ شێشیان بێتابلو ئەم سیارانە دەست بەسەر دەکرێن لە گۆڕپانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵی. فەرمان 2020ەوە هەواسەنەکەش 2018 کاک فەرمان سیارەکەت پەردەی پێوەیە دەتوانی بۆ مامی تە خوارەوە؟ پێیان بۆ شوفێرانەوەیە کە ڕێنمایەکانی هاتوچۆ یاسایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن بۆ سەلامەتی خۆیانە کاتێک شوفێرێک لە چوارانێک تووشی ڕداوەکی دەبیتن من زەرمەند نابم ئەرکم کۆتایی بێ دەچمە ماڵەوە بەڵام شوفێرەکە تووشی زەرمەندی مادی دەبیتن کاتی لێ دەگیرێت کاتێک دەستە پیشە سازی بڵین سناعە سیارەکەی چا دەکاتن ئەو پارێکە لەو سیارێ دەراتن ئەویش کلێنێکی لۆ دروست دەبی لە بژێوی ژیان. لەو خزمەتەی کە ئەوەندە ساڵە هەیتم لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ناوشاری ڕۆژهەڵات هەتاوەکو ئێستا هیچ کێشەیەکم توش نەبووە لەخوا بەزیادێک کە تاسیر لە دەروونم بکاتن کی لەو گازاندەی شوفێرانیش بەهەند وەردەگرم بە ئاسایی وەردەگرم ئەوەش هاوڵاتی خۆمانێ بە هەموو شێوەیەک لێیان قبوڵ دەکەم.
چۆن دەبێت مۆڵەتەکەت گشتیە ڕێگەت پێ نادەین بێ شێوێکە و لە زگەی لێ دەکرێتەوە یەک لام چۆن لێکەیتەوە خزمەت لە سلامەتی تووە بەنسبەت پاڵپشتی خێزانم لەرکەم چ لە ماڵەوە کاتێک بەڕێم دەکاتن بە ڕۆژ خۆش بەڕێم دەکاتن هەز بەبوونی خۆم دەکەم لە ماڵەوە کاتێک دێمە ناو شەقام ئەرگ دەبینم ئێوارە کە دەگەڕێمەوە بە ڕۆکی خۆش پێشوازیم لێ دەکات مادیبوونم لەبیر دەباتەوە ئەوەندە ئەرکم لە شەقامەکەی بینیوە باوەڕ ناکەم برێم یەک چرکە بێتن تاسی لە جسم کردی کاتێک پێشوازیم لێ دەکاتن لەسەربوونی قەیرانی دارایی دواکەوتنی موسا ئەو بە ڕێزەشتاکو ئێستا هەر لە گەرم و گوڕیدا و سار نەبیتەوە تەمەن نادەکەم هەموو کارمەندە بە ڕێزەکان و هەموو ئەفسەرە بە ڕێزەکان و هەموو ڕێپدراوەکان وەمان تڕۆسکلەکانیش وەکو کاگلێر خزمەتی ئەو شارە خۆشەویستی هەولێر بکات ئێمە جێگای سەرفراز و سەربەرزیە بۆ کارمەندێک وەکو کاگلێر کەوا خزمەتی ئەو شاری دەکا بەڕاستی سەربازێکی ونە درێر سابیر یەکێکە لەو کارمەندانەی کە ئەو ڕۆکە لەناو ئەو کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کە دەستنیشان کراوە کە ماوەی 23 ساڵە لەسەر شەقامەکانی هەولێر کە ئەو ڕۆ دەستنیشان کراوە لۆ وەرگرتنی ئەو خەڵاتەی ئێمە پیرۆزبایەکی گەرم لە بەناوی خۆم بەناوی گشت ئەفسەر و کارمەندان پیرۆزبای لە کاک درێر دەکەین و داواکارین ئەو 23 ساڵی کە خزمەتی خۆی بەچاچی کردە ئەو ڕۆ کە خەڵات دەکرێت ئەو خەڵاتە ببیتە پێشینەک لە بۆ ئەوەی زیاتر خزمەت بکە چکە ئەو کارمەندانی دی حتمما چاویان لە کاک دلێریە کە ئەو ڕۆ خەڵات دەکرێت ئەوانش بە هەمان شێوە لە ئەوەی وان شانیوان کەم ناکەینەوە بەڵام ئەوانش دەبی ببینن کاک دلێر کە ئەو ڕۆ خەڵات دەکرێت ماندووبوونی خۆیتی گەیشتە ئەو ڕۆژەی کە ئەو ڕۆ خەڵات بکرێت ئەوانش حتمما ئیشوکاری خۆیان بەچاچ کردێ و دەستخۆشی لەوانش دەکەین و لە کاک دلێرش دەکەین و دووبارە پیرۆزبایشی لێ دەکەین یاری و خەڵاتی سەربازیون لە کوردستان بیستارەوە پێشکەشە بە ڕێپێدرا و درێر سابیر لە ئەو ماندووبوونەی کە ماوەی 23 ساڵە لەسەر شەقام پێشکەشی خەڵکی شاری هەولێری کردە ئێمەش پیرۆزبایی لێ دەکەین دلێر نەک تەنیا پۆلیسێکی هاتوچۆی زۆر دڵسۆزە بەڵکو نمونەیەکی ڕاستەقینەی ئەو مرۆڤە بەرزانەیە کە بوونەتە هۆی ئاسوودەیی هاونیشتمانیان و ئارامیان بە وڵات بەخشیوە